سەر ڕای فرامۆشکردنیان لەلایەن حکوومەتەوە بەهۆی دابینەکردنی موچەیەکی شایستە و سەنتەری شایستە بۆیان کە سوکاری منداڵانی ئۆتیزم کەوتونەتە بەر تانەوتە شەری کۆمەڵگا و زۆربیان لە ترسی قسەی خەڵکی نابرن منداڵەکانیان تێکەڵی کۆمەلگا بکەن و دەیان شارنەوە لە بەرچاوی خەڵکی. نابێت شەرمی لێ بکە، ئەبێت تۆ بەرنامەی ژیانی خۆت لەگەڵ خەڵکە جیاکەیتەوە. من و خوشەکەم ناژیم، خۆشم نەخستۆتە چاڵێکە بڵام وڵا خۆمە کوژم. کارێکم کردووە ژنگەی ژیانی خۆم لەگەڵ ژنگەی مناڵەکەمە بگونجێنم. وفعلا استیفادەشم لێ کرد و کوڕەکەمە بم بۆ سەیران، بۆ ماڵان، بۆ بازار، بۆ سەفەرکردن بۆ شوێنی دوور ئەچم استیفادەشی لێ کردووە. دیقەتێم لەو ئەچمە ئەو ماڵانەی کە مناڵەکەم پێی مرتاحە. هەتاکو ئێستا بۆ نمونە ئەم مناڵانە یەکەم شت کوا موچەکانیان لە ڕووی خاپەتەوە مناڵی ئۆتیزم لە هەموو بەشەکانی تر زۆر پەراوێزراوە. یعنی لە کۆی ئەو هەموو مناڵێک کە 950 حاڵەت ئێستا لە سلێمانی و هەڵبجە تۆمارکراوە 61 مناڵ وەری ئەگرنکاوی ئێستا تەمەنیان بە هەڵقشا و گەورە بوون. حاڵەتەکانی ئۆتیزم بە ڕێژەیەکی ناسروشتی ڕوویان لە هەڵقشانە. 20 ساڵ پێش ئێستا لە هەر 100,000 کەس یەک حاڵەت هەبوو، بەڵام ساڵی ڕابردوو لە 100 کەس لە جیهان 4 حاڵەت تۆمار کراوە. سەرۆکی کۆمەڵەی ئۆتیزمی سلێمانی دەڵێ هیچ هاوکاریەک ناکرێن و کەس نایەت بەدەمانەوە. حکومەت گوێی خۆی کار کردووە و کۆمەلگاش بەرامبەر توشبوانی ئۆتیزم ناوەشیارە. چینی ڕۆشنبیر مناڵەکە سجنەکان لەگەڵ چینی فەقیرەکە. ئەوەی چینی ڕۆشنبیرەکان مناڵەکانیان سجن کردووە، فەقیرەکە مناڵەکەی سجن نەکردووە. حاکمم لەلایەن مناڵەکەی سجن کردووە ئێستا چار نابێت، تەمەنی بۆ بەهشدە تازە بە منەڵێ. تۆ یەکەم جا فریای کەوتیتایە، حاکم بووی پارە و لە بەدەستا بوو، باتی تا لەگەڵ منان کارە هونەرمەندە، تازە مناڵەکەی دەرەکەوێت ئۆتیزمە. بەرپرسی ئەم شارەیە، مەسئولە، دکتۆرە. مناڵەکە لە چی؟ بەخوا مناڵەکەم گەشەی ژیری چی؟ ڕەفتاری ئۆتیزمی هەیە. بەس تۆ هاتووی شاردووەتەوە سژنێن کردووە، گۆشەگیری کردووە، پێت عەیبە بڵێن مناڵەکە ئۆتیزمە؟ توشبانی ئۆتیزم لە کوردستان 4,000 حاڵەتی تێپەڕاندووە کە بەشێکی زۆریان شاراون و کە سوکاریان دەریان ناخەن. سەنتەرە حکومیەکانیش بۆ پەروەردەکردنیان وەکو پێویست نین و هیچ موچە و دەرماڵەیەکیش نییە بۆ دایک و باوکیان. لە بەردۆخی داراییش ناتوانن بیان خەنە سەنتەرە ئاهریەکان. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.